ئەنجومەی نوێنەرانی عێراق لە هەڵبژاردنی سەرۆک کۆمار نزیک دەبێتەوە. ئەو لایەنەشی هەمیشە بانگەشەی کوردایەتی و کوردستانی بوونی کەرکووکی دەکرد. ئێستا پەنا بۆ ئەو لایەنانە دەبن کە دژی کوردستانی بوونی کەرکووک و بەرژەوەندیە باڵاکانی کوردن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی باز لەوە دەکات نەدەبوو گفتوگۆکانی کورد لەگەڵ لایەنەکانی تر بەم جۆرە بن و دەبوو هەموو لایەنە کوردستانیەکان وەک چەپکە گوڵەکەی سەردەمی سەرۆک مامجلال بەیەکەوە کاریان بکردایە، نەک پەنا بۆ ئەو لایەنانە ببن کە دژ بە کوردن. ئێمە ئومێدمانە کرد تەفاوزیەکە بەم شێوەیە نەبووایە هەموو پێکاتەکانی کەرکووک وەکو چەپکە گوڵەکەی سەردەمی جەنابی مامجلال بەیەکەوە کاریان بکردایە. ئەمە لاوازی کورد دەرەخات و کاتێکەچی مفاوزاتەکەی لەگەڵ لایەنێکە کە دژ بە بەرژەوەندەکانی تۆ بۆ دژ بەخواست و ئیرادەی گەلی کورد بووە و ئەو هێزە هێزێکی ئەو نەگەورە نییە و کاریگەر نییە بتوانێت شتەکانی کلا بکاتەوە. بەداخەوە ئەمە جگە لە سستی و لە بێهێزبوونی کورد هیچی ترمان پێناڵێ. چاودێرێکی سیاسیش بازلەوە دەکات سازشکردن بۆ ئەو لایەنانەی دژی مافەکانی کوردن لە پێناپۆسی سەرۆک کۆمار بە زیان بۆ مافە دەستوریەکانی کورد دەگەڕێتەوە. لایەنێکە چێ بۆ لایەنێک کە تەنها یەک کورسیەکشی هەیە کە نە زیادەکە و نەکەمەکایە تەسیریشی نییە، بەس تەنازورەکە بۆ ئەو لایەنە لە پێناو ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆی بڕاتە ڕێوە. ئامادە نییە بێت تەنازور کە بۆ هێزێکی کوردستانی کە دە بەقەدەر ئەو کورسی هەیە و پێگەکەیان باشترە بێ و توانین بڵین بە ئاسانی ئەوەی کە دایانوێ بەدەستی بێن بەدەستی هێنن. محەممەد نەسڕەدین چاودێری سیاسی لە شاری کەرکووک بۆ چوونی وایە. لایەنێکی سیاسی لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆی گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنانە دەکات کە دژ بە پێشمەرگە و بەشداری کووردە و وەک پیشەی هەمیشەیان بۆ گەیشتن بە مەرام و بەرژەوەندی خۆیان ئامادەن قوربانی بە مەسەلە گرنگەکانی کەرکووک بدەن. کاتی دەبینین بربژێری یاخودکاندی لایەنێکی سیاسی سەردانی هەندێک کەسایەتی سیاسی پێکاتی تری کەرکووک دەکات کە بۆ خۆیان تاسەری ئێسخان دژی بەرژەوەندێ باڵەکانی کوردن، دژی گەڕانەوەی دووبارە هێزی پێشمەرگەن، دژی ئەوەنکەوە کورد بە پێی قورسایی خۆی بەشداری بێ لە ئیدارەی کەرکووک. ئەو ئەمان پێ دەڵێ ئەو لایەنە سیاسیە ئەو کاندید و بربژێرە ئامادەیە دووبارە قوربانی بە پرسە گرنگەکانی شاری کەرکووک بدا تەنها لە پێناو سەرخستنی ئەو و سەرخستنی حیزبەکەی. بۆیە ئەمڕۆ ناکرێت لایەنی سیاسی تا دوێنێ دروشمی نەتەوەی بەرز دەکردو ئەمڕۆ هەموو پرسە گرنگەکانی شاری کەرکووک بکا بە قوربان بەرژەوەندی حزبی هەر وەک چۆن لە ڕابردوودا ئەمە پیشەی بوو. تێکدانی یەکریزی کورد لە بەغداد و سازشکردن لەسەر مافە نەتەوەیی و دەستوریەکان لە پێناو دەستکەوتە حیزبیەکاندا دەرەنجامی باشی لێناکەوێتەوە جگە لە لاوازکردنی پێگەی کورد لە بەغداد بە دێنانی مافە دەستوریەکانیش زەحمەتتر دەکات.